ئەم گەڕەکە دێرینانە ڕۆژانێک لێوان لێو بوون لە ژیان و ڕەسەنایەتی، بەڵام بەهۆی دڕندەی شەڕەوە بوونەتە وێرانەیەکی بێدەنگ. ئێرە بەشی لای ڕاستی مووسڵە. لەژێر هەر بەردێکی کەوتودا چیرۆکێکی خامناک و هاوارێکی کپکراوی مرۆیی نێژراوە. دوای گەڕانەکانمان شەعلان دەبینین. ئەو گەنجە ڕۆژنامەوانەی لە کاتی هاتنی داعشدا بۆ شارەکە نزیکەی 3 ساڵ بە گوتەی خۆی لەم خانوانەدا خۆی حەشار دەدا و هەڵنایەت. یەکبەیەکی چیرۆکەکانی بیرماوە کە چۆن داعش لە ماوەی فەرمانڕەوایەتیدا کاتێک ڕوبەڕووی هێزە دەبوویەوە بەردی خانوەکان دادەڕمان. لكن المنطقة القديمة لحد الآن تطاع. ناوچەی کۆن تا ئێستاش تینووی ئەوەیە ژیانی بۆ بگەڕێتەوە، خەڵکەکەی بگەڕێنەوە بۆ ناوی. هەندێک شوێن هەن کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەریان گرتوون و سەر لە نوێ ئاوەدانیان کردوونەتەوە، بەڵام هەندێک لە شوێن و ناوچەکان تا ئێستاش وێرانن. ئاسەواری شەڕ تا ئێستاش ماوە و پاشماوەکانی شەڕیش بە هەمان شێوە هێشتا بوونیان هەیە. أن تنظر إلى هذه العمليات. خەڵکە ڕەسەنەکەی مووسڵ بیر و هۆشیان لای گەڕانەوەیانە بۆ ئەو خانوانەی یادگاری زۆریان لەگەڵیاندا هەیە. هەرێکێک لە کۆڵانەکانی مووسڵ گەواهیدەری ئەو ڕاستیان کە برینێکی قوڵ بەر جەستەی مێژوو کەوتووە. ڕەنگە ئەو برینەش بە ئاسانی ساڕەژ نەبێت. تەواوی دانیشتوانی ئەم گەڕەکانە چاوەڕوانی ئەوەن کە ئەم گەڕەکانیان بۆ نۆژەم بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن بگەڕن ناو خانوەکانیان و لێرە ژیان سەر لە نوێ دەست پێ بکەنەوە. حاجی مەحەمەد دوکانێکی بچووکی فرۆشتنی کەرەستەی ماسی هەیە لە نزیک خانووە کۆنەدا ڕووخاوەکەی و باسی خانوەکەی دەکات. المنطقة القديمة أشوف شتا وڵا ناوچەی کۆن سیرکە ئێستا پێشتر حەزت دەکرد بچتە ناو گەڕەکەکانەوە. خانوەکانی ڕێخستنەکەی سارد بوو وەک بەفر، دەچوویتە ناوی حەزت نەدەکرد بیتە دەرەوە، هێندە ئاوەکەی سارد بوو. خانوو کۆنەکانمان ئێستا تەماشای دەکەی هەمووی وێرانەیە و کەس نییە ئاوەدانی بکاتەوە، کەس ئاوەدانی ناکاتەوە. تا ئێستا هیچ ئاوەدانکردنەوەیەک لێرەدا نییە. بە گوێرەی ئامارێکی ئیدارەی مووسڵ لە ماوەی ساڵانی 2014 تاوەکو 2017 لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و هێزەمنیەکان 250,000 خانوو باڵەخانە زیانیان بەرکەوتووە. لەو ژمارەیە 15 گەڕێکیان بە تەواوی بە کەڵکی ژیانکردن تیاندا نەماوە. لەسەر ڕووباری دیجلە حکوومەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەستیان کردووە بە سەر لە نوێ بنیاتنانەوەی خانوەکان بە هەمان دیزاین و شێوازە تەلارسازیەکەی سەردەمانی کۆن. ئەو خانوانەی کە دروست دەکرێن لەسەر شێوازی کۆنی تەلارسازی مووسڵین، واتە کە لە پور و شێوازی کۆنی مووسڵ لەم خانوانەدا ڕەنگ دەداتەوە. وەک چۆن لە کاتی وێنەگرتنەکەدا تێبینی دەکەن، دەبینن کە کەوانەکان، فەرشەکان و تەواوی ئەو پێداویستە مێژوویانەی لە خانۆ کلاسیکەکانی مووسڵدا هەبوون لێرەشدا دووبارە دروستیان دەکەینەوە. لە بەشێکی دیکەی ئامارەکە ئیداری مووسڵدا هاتووە. تا ئێستا تیمە مرۆیەکان 1750 تەرمیان لە ژێر خانۆ ڕووخاوەکان دەرێناوە و پێشبینی دەکرێت زیاتر لە 5,000 کەس هێشتا تەرمەکانیان لە ژێر خانوەکاندا بن، لەگەڵمانەوەی هەزاران بۆمبی چێنراو. بۆیە ئەوەش بربەستی زۆری بۆ حکوومەت دروست کردووە لە سەر لە نوێ بنیاتنانەوەی تەواوی خانۆ کۆنەکان. دیار جەمال دەنگی ئەمریکا، مووسڵ.